لە دوای شکاندنی ئاگربەستەوە ئێران ڕاستەوخۆ هێرشەکانی بۆ سەر هەرێم ئەنجام دەدات و میکانیزمی زۆرینەی هێرشەکانیشی گۆڕیوە بۆ سەختتر و لە ڕێگەی موشەکەوەیە. ئەمە لە کاتێکدا لە جەنگی 40 ڕۆژەدا ئێران بەشێکی هێرشەکانی لە ڕێگەی گروپەکانی ناو عێراق و بۆ سەر هەرێم ئەنجام دەدا. ئەمەش بە گۆڕانکاریکی نوێ لە استراتیژی جەنگی ئێران و کۆنتڕۆڵکردنی دۆخی ئەمنی عێراق لەلایەن سەرۆکۆزیرانی نوێوە لێک دەدرێتەوە. کەمبوونەوەی چالاکیەکانی گروپە بەرەڵسەکارەکانی عێراق ئەگەڕێتەوە بۆ دوو گەرێکیانەوەی کە ئێران هەڵی گرتبنە تا ماوەیەکی کە بۆ شەڕش یەکلاییکەرەوە کە خۆی زۆر جار باسیەکە. ئەگەری دووەمیانەوەیە کە یەکەم بەهۆی ئەو فشارانەی ئەمریکاوەی کاوە هاوکات ئەو قەرارەتانەی کە زەیدی یاوێتی وەجگە لەوەش کۆم گروپێکی چەند گروپێکیان تەسلیم بوونەوەوانێ و چەکانیان ڕادەستکرد. بە پێی ئاماری CPT ئەمریکی لە جەنگی 40 ڕۆژەدا لە 60.3 هێرشەکان لەلایەن گروپە چەکدارەکانی عێراقەوە ئەنجام دەدران و لە 39.7 هێرشەکانیش لەلایەن ڕژێمەوە بوون کە لە 78.4 هێرشەکان بە درۆنی خۆکوژی بوون. بەڵام لە دوای ئاگربەستەوە بەشی زۆری هێرشەکان قورسر و لە ڕێگەی موشکەوە ئەنجام دەدرێن. ئەمەش بە کوردکردنەوەی دەستی ئێران لێک دەدرێتەوە. هەژمونی ئێران لە عێراق لە ڕاستیدا کەم بۆتەوە یان با بڵێن سیاسەتی ئەوانەی کە ئێستا لە عێراق دەسەڵاتدارن جیاوازە لەوانەی پێشوو چکەمە دەکرێت بڵین بەم شێوەیەش لێکی بدەینەوە. ئێستا زیاتر بیر لەوە دەکرێتەوە بەرژەوەندی گشتی عێراق لە سیدایە. ئایا بەرژەوەندی گشتی عێراق لەوەدا ئێمە داخلی ئەم شەڕە ببین هەنگاوەکی هەلەو شێوەیە بەڕاستی ئینتیحارە خۆکوشتنە و بە هیلاکدانی شەعبی عێراقی. بەڕای چاودێرانی سیاسی لە هەرێمی کوردستان گۆڕینی میکانیزمی هێرشەکان هەڵگری پەیامی سیاسی ئێرانە و فشاری زیاترە بۆ دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان. ئێمە لە هەرێمی کوردستانە ساڵانێکی زۆرە لە ژێهێرشاوین هێرشەکان چ ڕاستەخۆ لە ئێران بوو بێت یاخود لە پرۆکسیەکانی ئێرانەوە بوو بێ بەڵام ئەوەی ئەم جاریان زیاتر لە پەیامە چێت زیاتر لە پەیامێکە چێت نەک هەر بۆ هێزە بەرهەڵسکارەکان یاخود هێزە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران بەڵکو پەیامێکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەتوانین بڵین بۆ زۆنی سەوز ئەگەر بەم زمانە باسی بکەین بەوەی کە هەر جۆڵەیەک یاخود هەر گۆڕانێک لە استراتیژی سەربازی ئەم هێزانەیە بکرێ ئێران ئامادەیە خۆی بێتە پێشەوە. بە پێی ئامارەکانی CPT زیاد لە 1000 هێرش کراوەتە سەر هەرێمی کوردستان و بەهۆی هێرشەکانیشەوە 150 کەس بوونەتە قوربانی کە 31 کەسیان گیانە لە دەستداوە و 119 کەسیشیان بریندار بوونە.